لە دستور ڕەهەندێکی نیشتمانیە پێویستە ئەم دەستورە لەم خولەی پەرلەمانی کوردستان بە تایبەتی پەسەند بکرێتن و بدرێتە ڕەفراندۆم کە لەلایەن خەڵکی کوردستانەوە دەنجی پێ بدرێت. دەستور گرنگە بۆ پاراستنی قەوارەی سیاسی هەرێمی کوردستان، دەستور گرنگە بۆ پاراستنی مافی سەرجەم پێکهاتەکانی خەڵکی کوردستان بە تەواوی پێکهاتە و ئاین و ئاینزانەکانەوە. دەستور گرنگە لەو کات و ساتەتە بەڕاستی ئێمە دەستورمان هەیە وەکو هەمیشەیە عێراقدا، بەڵام تا ئێستا هەموو مادەکان وەکو خۆی جێبەجێ نەکردووە. دەستور کەوتوتە سەر لێوایەکەوە بە پێی میزاج جێبەجێ دەکرێتن. بەشێک لە مادەکان لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە پێشێل دەکرێتن، ئەو مادانە کە زیانی بێردەکەوێتن لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نییە وەکو خۆی جێبەجێ کراوە. و ئێمە لە ساڵی ڕابردوو لە خولی ڕابردووی پەرلەمانی کوردستانیشدا توانیمان کە دەست بە ڕەشنووسی دەستوری کوردستان بکەین و نێزیکەی لە سەروی 74 مادە نووسیمان بە ئامادەبوونی و بەشداریکردنی سەرجەم نوێنەرانی حەزب و لایەنە سیاسیەکانی کوردستان و بەشێک لە پەرلەمانتارە بەڕێزەکانیش ئامادەبوون و بەشدار بوون. بەڵام بەهۆی ناکۆکی و نێوان ململانەی سیاسی نەمانتوانێ ببینە خاوەنی دەستور لە کوردستان. هەرێمی کوردستان جێگای پێکەوە ژیانە، مافی سەرجەم هاوڵاتیانی خەڵکی کوردستان دەپارێزی، بەڵام ئەو دەستورە ئێستا سنوورەکەی دیاری نەکردو. سنووری کوردستان دەمانێت لە ڕووی جوگرافی و لە ڕووی مێژیەوە دیار بیتن. ئەوەش چێ ئەو دەسەڵاتی دەداتە بۆ دیارکردنی سنووری کوردستان؟ بێگومان دەستورە. تا ئێستا ناوچە دابڕاوەکان کە لە دەستوری هەمیشەیە عێراقدا لە مادەی 140 جێگر بووە بە هیچ شێوازێک جێبەجێ نەکراوە. ئەو یەکەکەرەوەی کە و دەرفەتێکەوە دەتوانرێت چارەسەری ئەو کێشانە بکاتن. بێگومان دەستوری کوردستان دەبێت پێچەوانەی دەستوری هەمیشەیە عێراق نەبێتن، چونکە خۆی لە خۆیدا لە مادەی 120 دیاری کردوون لە دەستوری هەمیشەیە عێراقدا کە مافی هەرێمی کوردستانی خاوەنی دەستوری بەڵام بەبەرجێک پێچەوانەی ئەو مادانە نەبێتە لە دەستوری هەمیشەیە عێراقدا جێگر بووە، چونکە لە کۆتاییدا ئەو دەستورەش هە لەلایەن خەڵکی کوردستانەوە و لەلایەن سەرجەم پارێزگاکانی عێراقەوە دەنجی